بەردەوامین لەگەڵتان لە بەیانی کورسات نیوز دەچینە لای تەوری کۆتایی بەرنامەکە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو یعنی باسێکە بوو لەسەرەوەی کە ئەم ساڵ هاتنی گەشتیاران وەرێمی کوردستان کەمی کردووە، پاڵپش نازان بە چ داتایەک بوو، بەڵام بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستەی گەشت و گوزار دەڵێت ئەم ساڵ هاتنی گەشتیاران زۆر زیادی کردو، ینی پێچوانەیە قسەی کاکرێ. ئەژڵێ پلانمان هەیە تا کۆتایی ساڵ ژمارەی گەشتیاران بگاتە 6 ملیۆن گەشتیار، واتە لە 150 زیاتر بە بەراوردی ساڵی ڕابردوو. ئەمەش بۆ خۆی هاوکار دەبێت بۆ پەرەپێدانی بواری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان. ئێمە دەمانەوێت گفتوگۆی زیاترکەین لەبارەی ئەم بابەتە بە میوانداری بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندنی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانن. کاک ئیبراهیم ئەم کاتت باش و سڵاوت لێبێ. بابزانین بۆچی باز لەوە کرابوو کە کەمی کردووە گەشتیاری لە هەرێمی کوردستان و ئێوەش ئەڵێن بە پێچوانەوە زیادی کردووە. ئەو ئامارانەمان بۆ بخەرە ڕوو و بەراوردکاریەکمان بۆ بکەی بزانین گەشتیاری و ڕێژەی گەشتیاران لە هەرێمی کوردستان تا چەند زیادی کردووە لە چاو ساڵانی ڕابردوو. بەڵێ بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە. سەبارەت بە ژمارەی گەشتیاران بێگومان ئەو ژمارەیە ساڵانە گۆڕانی بەسەردادێ. زۆربوون و کەمبوونی ژمارەی گەشتیاران ڕاستە و خۆ پەیوەستە بە بارودۆخی وڵات. بۆ نمونە کاتێک وڵات تووشی قەیرانی دارایی یان ئەمنی دەبێتەوە بێگومان ئەو ژمارەیە دادەبەزێ. ئەگەر ئێمە وەکو بۆ نمونە باسی بکەین، بۆ نمونە ئێمە لە 2013 بۆ ئەو کات کە ژمارەی گەشتیارانمان گەیشتە ترۆپچی خۆی لەو کاتە نزیکەی 3,700,000 گەشتیار و بەڵام کە داخلی 2004 دەبووین بەهۆی ئەوەی کە شەڕی تیرۆریستانی داعش بەرۆکی ئەم وڵاتەی گرت ژمارەکە دابەزی و بە ڕێژەی 148 ژمارە گەشتیارانمان دابەزی. دواتر وردە ئەو ژمارە بەرزبیەوە تاکو ئێمە گەیشتین بە 2019 لەو کاتە ژمارە گەشتیاران زۆر بەرزبێ. بەڵام بەداخەوە لە 2020 دووبارە ئێمە تووشی قەیرانیشتر بووینەوە کە قەیرانێکی تەندروستی بوو کە هەموو جیهانی گرت بۆیش هاتنی پەتای کۆڕۆنا بوو. لە 2020 ژمارە گەشتیارانی ئێمە بە ڕێژەی 178 دابەزی و زۆر زاریانی لە زۆر کاتی ساڵی 2020 هەبوو کە ژمارە گەشتیارانمان نزیک دەبیەوە لە 0. بەڵام خۆشبەختانە لە 2021 پاش ئەوەی کە ڕێکارەکان ئاسان کران، بازگەکان بەڕووی گەشتیاراندا کرانەوە، ژمارەکە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و لە 2021 ببوورە ئێمە توانیمان پێشوازی لە 4,090,000 گەشتیار بکەین. بۆ 2022 تەبەن مای خۆشحاڵیە لەم ساڵەکە ژمارەکە بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەیەکی هێزگار بەرچاو بەرز بۆتەوە. من بەڕاستی سەرم سوڕما لەوەی کە بەڕێستان ئاماژتان بەوەیدا کە لە هەندێک شوێن باس لەوە کراوە کە ژمارەکە دابەزیوە بە هیچ شێوەیەک نەک ڕاست نیە، نزیکیش نییە لە ڕاستی بەو پێیەکە بەپێی ئەو ئامارە فەرمیانێکە لە بەردەستی ئێمەدایە لە 6 مانگی یەکەمی 2022 3,112,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانی کردبوو و تەنها لە ماوەی 10 ڕۆژی پشوەکانی جەژنی قوربان نزیکەی 600,000 گەشتیار هاتە هەرێمی کوردستان. واتە ئەگەر ئێمە بەراوردی ئەو 6 مانگە بکەین لەگەڵ 6 مانگی ڕابردوو ژمارەکە بە شێوەی بەرچاو بەرز بۆتەوە و پلانی ئێمەش وایە کە بۆ ئەم ساڵەکە بە ڕێژەی 150 ژمارەی گەشتیاران بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرز بکەینەوە بە واتایی کە لە کۆتایی ساڵەکە ئێمە دەمانەوێت بگەین بە 6 ملیۆن گەشتیار. ئەمە ئەو یەکشت هەیە ئێستا خۆتە زانی کە پلانی 6 مانگی یەکەم، یعنی زۆربەی زۆری گەشتیاران ئەوەی کە تۆ ڕادگاندووە هەتا ئێستا ئەو ژمارەیە کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە وەرزی هاویندا ئەوانەی کە خەڵکی باشوور ناوەڕاستی عێراق یاخود خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن ئەوان سەردانەکەن لەو کاتانەیە. ینی ئێوە پێتان وایە ڕێژەکە لە دوای وەرزی بڵێن گەشت و گوزاری هاوینە لەو کاتانەی تریشە هەتا کۆتایی ساڵ بەرەو زیادبوونی زۆرتر بڕوە؟ خۆی لە ڕاستیدا وەرزی گەشت و گوزاری هاوینەمان دەتوانم بڵێم لە ئێستاوە دەست پێکە بەو پێیکە ینی فترێکی کەمە تاقیکردنەوەکان کۆتاییان هاتووە ئەو مانگانێکە لە بەردەممانن مانگی وەرزی گەشت و گوزارن بەڕاستی. دواتر ئێمە بۆنەی تریشمان هەیە ئەو کاتانێکە نزیک دەبینەوە لە سەری ساڵ، بۆیە هەموو پێشبینیەکانی ئێمە بەو
بەو شێوەیەن کە ژمارەکە بەرز بێتەوە بۆ 6 میلیۆن زیاتریش لە 6 میلیۆن تاوان ئەوەش تەنها پێشبینی نییە ئێمە پلان دادەنین بە پلان هەوڵی بەرزکردنەوەی ئەو ژمارەیە دەین بۆ مناگەر بە کورتی باس لە هەندێشتی من زۆر سەرەتایی ینی بکەم کە لە گەشت و گوزار ئێمە دەیگرینە بەر بۆ ئەوەی زیاتر سەرنجی گەشتیاران ڕابشێشن ئەو ئاسانکاریانەیە کە ئێمە لە بازگەکان و دەواازە نێودوڵەتەکان دەیکەین هەما هەنجی تەواومان هەیە لەگەڵ دەستگاکانی ئاسایش و پۆلیس و هەموو لایەنەکانتر بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر جوان و شارستانیانە پێشوازی لە گەشتیار بکەین تیمەکانی ئێمە لە بازگەکان بەردەوام وجودیان هەیە بۆ ئەوەی کاتێک کە گروپاتی گەشتیاری دێن ئێمە بڕۆشەر و نەخشە و ڕێنمایی گەشتیاریان پێ بدەین و ژمارە تەلەفۆنیان پێ بدەین بۆ ئەوەی خوانە خواستە لە هەر حاڵەتێکدا گەشتیارێک تووشی کێشەیەک بۆ ئێمە بتوانین تەداخل بکەین و چارەسەری کێشەکان بکەین هەروە لەسەر ئاسێکی تریش کە هەروە دەکا ئێمە زیاتر سەرنجی گەشتیاران بەلای خۆمانەوە ڕابشێشن بریتە لە بوونی لیژنەکانمەکە بە بەردەوامی ئەگەڕێن بەسەر شوێن و بنکە گەشتیارەکان بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی کە ئەو خزمەتگوزاریەی پێشکەشی گەشتیار دەکرێت شیاوی گەشتیارە و لە ڕووی کواڵیتیەوە بەرزە و هەروەها ڕێگریش بکەین لەوەی کە هەندێک شوێن هەڵنەسن بە ئیستیغلالکردنی گەشتیار لە ڕووی نرخەوە دەبێت زۆر پلانی تریشمان هەیە گەر دەرفەتم پێ بدەی من دەمەوێت باسی بکەم بەڵێ فەرماگەر بە کورتی بێ خۆی ئێمە ئێستا لە ئێستادا پلانێکی 8 ساڵەمان ئامادە کردووە پلانێکی زۆر ورد کە هەموو پنت و سێکتەرەکانی کەرتی گەشت و گوزارەکرێتەوە دیارە ئەم پلانەش لە ژێر ڕۆشنایی کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران بوو بە خۆشحاڵیەوە لە سەرەتای مانجی حوزەیرانی ڕابردوو ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیشی ئەنجامدا و بەشێک لە کۆبنەوەکە تایبەت بوو بە سێکتەری گەشت و گوزار لە کۆبنەوەکەدا بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار راپۆرتێکی پێشکەشی کرد کە تایبەت بوو بە کەرتی گەشت و گوزار دواتر بەڕێز سەرۆکی دەستە زۆر بەوردی باسی لە هەموو ئەو کێشە و ئالنگاری بربەستانە کرد کە لە بەردەم سێکتەری گەشت و گوزار هەن دوجار ئەنجومەنی وەزیران بە خۆشبەختانە بە زۆرینەی دەنگ بڕیاری پەسەندکردنی ڕاستپاردەکانی گەشت و گوزاریدا بەڵێ ئێستا کردەوەکو باسم کردمە پلانێکی 8 ساڵەمان هەیە ئەم پلانە 8 ساڵە پلانی کورتخایەن و مامناوەند و درێژخایەن لە خۆی دەگرێت کە زۆربەی زۆری بوارەکان ئەگرێتەوە بۆ منە پەرەپێدانی توانامرۆیەکانە پەرەپێدانی کواڵیتی کۆنتترۆلا هەروەها پەرەپێدان و پێشخستنی ئەو خزمەت گوزاریانەیە کە لە بنکە گەشتیارەکان ئەنجام بدرێت ئەگەر دەرفەت بەڵێ من بورە لەبەر کەمی کاتەکە خۆت ئەزانین بۆی کە پرسیاری زیاتر بکرێ ئەو ئەتوانین پێمان بڵێ دیارترین ئەو هۆکارانە چین کە وای کردووە گەشتیاری لە هەرێمی کوردستان لە چاو پارە زیاتر بکە یان لە چاو ساڵانی ڕابردووە زیاتر ببێ هۆکارەکە ئەوەیە کە لە ڕووی خزمەت گوزاریەوە باشترە یاخود هۆکارێکی تر هەیە کە وای کردووە گەشتیار زیاتر لە ڕووی لە هەرێمی کوردستان بکرێ وەکو باسم کرد تەمان زۆر هۆکار هەن بەڵام هۆکارە سەرچیەکان ئەو ئاسانکاریانن کە ئێمە دەیکەین بۆ هاتنە ناوەوەی گەشتیار ئەگەر بەراوردی ساڵانی ڕابردوو بکەین لەم ساڵەکەدا گروپاتی گەشتیاری و ئەو گەشتیارانی کە خۆیان دێن ئاسانکاری زۆریان بۆ کرێەوە هیچ کێشە و گیرگرفتێکیان بۆ دروست نابێت لە بازگان بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو بەداخەوە زۆر جار گەشتیار بە چەند سعات تاخیر دەبوو لە بازگەکان ڕێگەی پێنەدەدا بێتە ژوور دیارە ئەمەشە لەبەر لایەن ئەمنیەکە بۆ ئێمە ئەوەشمان لەبەر چاو هەیە بەڵام وەکو گوتم دوای ئەوەی کە ئێمە تەنسیقمان کرد و هەماهەنگیمان کرد لەگەڵ دەستگاکانی ئاسایش و ئەو جیهەتانە ئێستا ئاسانکاریشی تەواوەکری ئەمە یەکێکە لە هۆکارەکان و هەروەها خزمەت گوزاریش دەتوانم بڵێم بەهۆی ئەو لێژنانێک کە ئێمە هەمانە کە بەردەوام چاودێری شوێنەکانەکەن و ڕێگە دەگرن لەوەی کە ئیستیغلالی گەشتیار بکرێتن هەروەها چاودێریەکی تون دەکەن بۆ ئەوەی ئەو کواڵیتی ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش دەکرێت لە ئاستێکدا بێ کە شیاوی گەشتیار بێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە زیاتر گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان ئەو شوێنانەی کە گەشتیارین و ئێوە سەرپەرشتیانەکەن و لە نزیکەوە چاودێریانەکەن توانیویانە بەپی ئەوەی کە ئەو ڕێژە زۆرەی گەشتیار کە ئێستا زیادی کردووە و ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن توانیویانە بەپی ئەوە خزمەت گوزاری دابین بکەن بۆ نمونە شوێنی مانەوە زیادی کردووە هۆتێلەکان زیادی کردووە شوێنەکان زیاتر نۆژەن کراونەتەوە یاخود چاکاریان تێدا کراوە بەڵێ سەبارەت ئەمە دەچێتە چوارچێوەی ژێرخانەوە ئەگەر من بە کورتی باسی ژێرخانی گەشت و گوزار بکەم لە هەرێمی کوردستان بۆ منە لە 2007 ئێمە تەنها 106 هۆتێلی گەشتیاریمان هەبووە بەڵام لە ئێستاکەدا 480 هۆتێلی گەشتیاریمان هەیە ڕێستۆرانت ئێمە لە 2013 بەرمونە بۆ بەڕێزتان باسکەم تەنها 500 ڕێستۆرانتمانەوە بەڵام ئێستا 1850 ڕێستۆرانت کافتریا و ئەو شوێنانی کە خواردنی خێرا پێشکەش دەکەن بۆ گەشت و گوزار هەیە بە کۆی گشتی ینی بۆ بنکە گەشتیاری
کۆمپانیەکان ئەو شوێنانی کە گەشتیار بتوانێت تێدا ببینێتەوە ئەو شوێنانەی کە خزمەتگوزاری گەشتیاری پێشکەش دەکەن 3100 شوێنە کە دەتوانێت خزمەتگوزاری گەشتیاری پێشکەش بکاتن و سەبارەت بە شوێنی مانەوە ئێمە لە ساڵانی پێشوو کێشەیەکمان هەبوو کە نەمان دەتوانی ئیستیعاب بۆ توانای وەرگرتنی ئەو ژمارە گەشتیارەمان نەبوو بۆیە زۆرجار دەمان بینی گەشتیاران لە پارکەکان دەبانەوە بەڵام ئێستا خۆشبەختانە لە یەک شەودا ئێمە لە سەرانسەری هەرێمی کوردستان توانای وەرگرتنی زیاتر لە 700,000 گەشتیارمانەیە بە واتای 700,000 سەریرمان هەیە لە هۆتێل و مۆتێلەکانی گەشتیاری. باش کاک برایم من هەر سەبارەت بە ڕێژەی گەشتیاری ئەمە دواپرسیار لە بەڕێز بکەم ئەمە بزانم ئایا ئەو بابەتی بڵێن ئەمنی و ئەوەی کە لەم دوایە بەداخەوە ڕوویدا لە یەکێک لە سێرانگاکانی هەرێمی کوردستان و کۆمەڵک لە گەشتیار بوونە قوربانی لەوێ ئەمە ئەوەی کە لەو ڕۆژەوە ئێوە بە دوواداچوونتان بۆ کردووە و ئەیبینن گەشتیار ڕێژەی گەشتیاری لە هەرێمی کوردستان کەم نەکردوێتەوە کاریگەریەکی وای هەبووە لەسەری بەڵێ بێگومان کە ئەو ڕووداوە نەخوازراوە ڕوویدا ئێمە بەیانەمەی فەرمی خۆمان هەبوو ئەو ڕووداوەمان ئیدا نەکرد بەڵام ئەوەی ڕاستی بێ هیچ کاریگەریەکی نەکردوتە سەرکەم بوونەوەی ژمارەی گەشتیاران بەداخەوە لێرە و لەوەی هەندێک دەتوانن بڵێم دەنجی نەشاسە بوون کە کاریان لەسەرەوە کرد کە ئاراستەی گەشتیاران بگۆڕن و واکەن کە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان نەکەن بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە هەرچەند ڕۆژێک دوای ئەم ڕووداوە نەخوازراوەی کە ڕوویدا ئەم ڕووداوە کارەسات بارە گەشتیاران ڕویان لە شوێنەکانی هەر بیزات زاخۆ کردەوە و هیچ کاریگەریەکی لەسەر شوێنەکانی تری گەشت و گوزاری هەرێمی کوردستان نەبووە ئێمە خۆشبەختانە هەرێمی کوردستان هەڵکەوتەی جوگرافیکەی بە شێوەیەکە کە ژمارەی ئەو شوێنانێک کە بۆ گەشت و گوزار شیاون ئێجگار زۆرە ئێمە پشتمان تەنها بە یەک شوێن نەبەستووە بۆیە لە حالەتێکدا کە لە شوێنێکدا حاڵەتێکی ئاوا ڕوودەدا کاریگەریەکی ئەوتۆی نابێەوە ئێمە پەیوەندی بەردەوامیشمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی خوار و ناوەڕاستی عراقەوانی کە گەشتیار دێنن لەگەڵ ئەوان لەسەر خەتین ئەوان بە بەردەوام لە هێنانی گەشتیار و بیزات بۆ ئەم بابەتەش لەم نزیکانە بەڕێز سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار لەگەڵ شاندێک سەردانی بەغدا دەکا بۆ ئەوەی کە دڵنیایی بدەین بە گەشتیاران کە لە ڕووی ئەمنیەوە ژیانیان بە تەواتی پارێزراوە و ژیانی گەشتیار لە لای ئێمە زۆر گرینگە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەاندنی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم کە ڕاستەوخۆ لە ئەستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ بەشداری کردن.